مەرجی نۆفلای زۆن. نۆفلای زۆن وشەیەکی ئینگلیزیە، یعنی نابێ فڕۆکەی بەسەرا بڕوە. ئاشکرایە کە ئەمریکا و بەریتانیا لە ساڵی 91ەوە بڕیاریاندا کە لە پشتی خەتی 36 هێڵی پانی سەرزەویە کە بەشێکی زۆری کوردستانی ئەگرتەوە کە نابێ فڕۆکەی حکومەتی عێراقی بێتە سەر ئەو ناوچەیەواتە کورد بپارێزن. مەرجی نۆفلای زۆن. شۆڕشگێڕێکی پەرلەمان لە قازانجی سەدی بێخمە کاتێ بەشی خۆیاندایە سەنگەری گرت، لەوەی گوایە بەشی ئەم و ئەندامێکی کۆنە بەعسی ناو پەرلەمان وەک یەک وایە. شەوە سارد ڕەشەبایە، شەڕ نەماوە، پێشمەرگەش لە هەموو لایە، بەو سەرمایە ئاشتی شەو لە کەمیندایە، تومەز کاکی شۆڕشگێڕیان لە نێوڕانی ژنێکدایە. دوێنە کاکی شۆڕشگێڕیان کە میکرۆفۆنی درایە، دژی دین و نەریتی خەڵکی پێشین و ئەوی لە ڕابوونێدایە هەڵیدایە. مەپرسە هۆی چییە و چۆنە، بالۆرەی قاوانی کۆنە، بۆ ئەتا کورد مەرجەکانی کەرەزۆنە، لەسەر کەپووی شۆڕشگێڕان خاڵێکی نۆفلای زۆنە.